جوڵانەوەی نەوەی نوێ لە حزبێکی ئۆپۆزیسیۆنەوە دەبێتە دەسەڵاتێکی بنەماڵەیی. دوجار شاسوار عەبدولواحید بڕیاری یەکلاکەرەوەکەی خۆی دا و سەرجەم دەسەڵاتەکانی ڕادەستی سروەی خوشکی دەکات. بەمکارەی شاسوار عەبدولواحیدیش نەوەی نوێ لە حزبێکی ئۆپۆزیسیۆنەوە یەکەم هەنگاوەکانی بەرەوبوون بە دەسەڵاتێکی بنەماڵەیی و خێزانی هەڵداگرێت. هەرەمەش بووەتە هۆی ئەوەی بۆچوونی خەڵک بە نیسبەت ئۆپۆزیسیۆن لە هەرێم گۆڕانکاری بەسەردا بێت. لە کاتێکدا نەوەی نوێ وەکو حیزبێکی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان دەردەکەوت، بە بڕیارێکی شاسوار عەبدولواحید و حیزبە لە ئۆپۆزیسیۆن بوونەوە دەبێت بە دەسەڵاتێکی خێزانی و بنەماڵەیی، چونکە لە کۆتاییدا سەرۆکی نەوەی نوێ هەموو دەسەڵاتەکانی ڕادەستی خوشکی خۆی دەکات و ئامادە نەبووە کەسی دیکە بکاتە جێگری یەکەمی خۆی. گوڵانەوەی نەوەی نوێ باس لەوە دەکات کە شاسوار عەبدولواحید پێش دەستگیرکردنی دەستەیەکی دیاری کردووە بۆ بەڕێوەبردننی کار و ئەرکەکانی حیزبەکەی لە کاتی ئامادە نەبوونی خۆی یان لە هەر حاڵەتێکی دیکەی نەخوازراودا. دەستەکەش بریتین لە سروە عەبدولواحید، ڕێبوارە و ڕەحمان، کاوە عەبدولقادر، سیپان ئامێدی، ئومێد محەممەد و فاروق غەفور. وتوشیانە تا ئازادبوونی کاک شاسوار کاروەرکەکان ڕادەپەڕێنین و بڕیارەکان دەردەکەین. بەڵام هەموو ئەم ناوانە دوای سروە عەبدولواحید دیکۆرێک زیاتر نین. ئەمەش بەو پێیەی تر سەرجەم بڕیار و دەسەڵاتەکان تەنیا لە دەستی سروە عەبدولواحیددا دەبێت و ئەو سەرۆکایەتی حیزبەکە دەکات. ڕادەستکردنی کۆی دەسەڵاتەکانی نەوەی نوێ بە سروە عەبدولواحید کۆمەڵێک پرسیاری لای خەڵک دروست کردووە. سەرەکیترینیشیان پرسیاری ئەوەیە ئایا ئیتر دەتوانین پشت بەم جۆرە ئۆپۆزیسیۆنە لە هەرێم ببەستین یان دەبێت وەکو دەسەڵاتێکی خێزانی سەیریان بکەین.